بەڕێوەین بەرەو قەزای سەی سادق بۆ ئەو کارگەی کە ماسک و پێداویستی پزیشکی دروست دەکات وە خاوەنەکانیان دەڵێن یەکەمین کارگەی بەرەمێنانی دەمامک و پێداویستی پزیشکی بوون لە هەرێمی کوردستان و ئێستاش بەردەوامن. سڵاوتان لێ بێم کاتتان باش. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان وەزارەتە پەیوەندیدارەکانی ڕاستپاردووە هاوکاری کۆمەکی کارگەکانی دروستکردنی دەمامک و دەستکێش و پێداویستەکانی دیکەی خۆپارێزی بکەن. ئەمەی بپرسم بەڕاستی کەم و کورتەکانی کارگەکانی بەرەمێنانی خۆپارێزی چییە؟ ژێرخانی تەندروستی هەرێمی کوردستان تا چەنە پێویستی بەوەیە کاری لەسەر بکرێ وە کۆرۆنا ئەوەی پیشانداین کە کەم و کورتیەکان چی بوون لە بواری تەندروستی؟ نەخۆشخانەی ئاسا بەسەر دەکرێتەوە کارگەی ئۆکسجینەکەی سلێمانی لەم بەرنامەیەدا دەبینن کە تەنها لە 125 کار دەکات لەگەڵ چەند بابەتێکی دیکە قسە لەسەر ژێرخانی تەندروستیەکەین لەگەڵمان. ئەوان چەند مانگێکە لەم قەزایە بە هاوکاری چەند ڕێکخراوێکی نێودوڵەتی لە کارکردن و بەرەمێنانی ماسک و جلوبەرگ و پێداویستی پزیشکی بەردەوامن. لە 2 هەفتەی ڕابردوودا بەڕێژەیەکی زیاتر دەمامک دروست دەکەن بە فرۆشیان بێ وا دەردەکەوێ. ئەمجارە لەسەر ئاستی هاوڵاتیان و تاکپارێزی پابندیەکی زیاتر دەبینرێ سەرڕایی بەکارهێنانی ناچاری لە دەستگا فەرمیەکاندا. لێرە هەلی کار بۆ زیاتر لە 20 کەس ڕەخساوە. زۆری نێو کەسانش خانمانن کە زۆربەیان دەرچووی پەیمانگا و کۆلێژن. بۆ ماوەی مانگێک زیاترە بێ لەم کارگەیە کارەکەم سپاس بۆخوا داهاتەکەشی باشە من تا ڕادێکی باش لێ ڕازیم. بۆ منەڕ زۆرترین پارێکە دەسەکەوتوی لە ڕۆژەکە چەندێک بووە؟ زۆرترین پارە لە ڕۆژێکە ئەگاتە 25 بۆ 30,000. باشەکەم نییە دەرچووی بەش و یان پەیمانگا کۆلێژێکی جەنەر؟ بەڵێ دەرچووی پەیمانگان بەش تەندروستیەکانیش. بەش تەندروستیەکان؟ دەرفەتی دامەزراندنت؟ نانەوەڵا. ئەمڕۆ من هاتووم بۆ دەمامەکەڕێن بۆم کارگەیە بۆ خۆپاراستن و ژنگە پارێزی و بۆ ئەم کۆرۆنایە کە کۆرۆنا بەڕاستی کەس ناناسێ کەسێک نییە شتێک نییە کە خەڵ بناسێ شتێکی نادیارە خۆپاراستن لە چارەسەکردن زۆر چاکترە کە ئەم دەمامەکە و دەستکێش و کۆمەڵ ئەو خۆپارێزانی کە دانراوە خۆمان لێ پارێزین شتێکی زۆر باشە و ئەوان وە خۆیان دەڵێن چاوەڕێن لە دوایی پەیامەکەی ڕۆژی دەی ئەم مانگەی ئەنجومەنی وەزیران بۆ هاوکاری کارگەکانی ماسک و پێداویستی پزیشکی زیاتر کارەکانیان فراوان بکەن وا بکەن بە کوالیتیکی باشتر و بە نرخێکی کەمتر بیفرۆشن. کۆرۆناژی شەڵا کۆتایی پێدێت وەکو بەڵایەک بۆ خەڵک بەعام بەڵام چەندە بیرتان لەو گرێتەوە بەردەوامی پێبن. ئێمە ینی هەتا حکوومەتێرم هاوکارمان بێ ئێمە توانی گرنگیەکی پاشی بێدن بەمیشە و سەرکەوتنێکی باشە بەڵام ئێمە لێرەیە ئەوەی کە چاوەڕێیەکەین ئەوەی کە هەندان بێت لە هەموو وڵاتیشی بینیمانە حکوومەتی وڵاتەکەیە کە ئەتوانێت لێرە لە جیاتیەوەی کە 20 کەسە بێ ینی زانکۆ پەیمانگەیان تەواو کردوێت دانەمەزرا من ئەگەر چەند کارگەیەکی وەکو ئێمە هەبێت ئەوە ئەتوانین ڕێژەی هەلی کارێکی باش بڕاستێنن. چەندێک لەم خانمە بەڕێزانە دەرچوون دەرچووی زانکۆ پەیمانگە؟ زۆر بەیان لە سانەوەیان دەرچووی زانکۆ پەیمانگەکان کە هەلی کاریان لێرە بۆ ڕەخساوە کاری ڕسمی خۆیان نییە. زۆر باشە. ئەوە چێکە بێ حکوومەت بۆ تامکە بۆ منە هاوکاری ئەو هێنانی ئەو کاڵانەیە ینی کاڵاوشەکان لە دەروی وڵات کە باج و شمان لێ نەسەن ئەمە یەک دووەمیش ینی هاوکاریمان بکەن کە بە ئازادانە ئێمە بسوڕێنین کێشە گەورەکانی ئیسە کە لە هەرێمی کوردستانە داغڵبوونی ماسکی ئێرانیە بەبێ هیچ ڕەچاوکردنێکی تەندروستی و هیچ یاسا و ڕێسایە بە قاچاقێتم دیوە کە ئەمە ئەگەرێکی زۆر مەترسیداری هەیە کە ئەم ماسکە ئێرانیە ببێتە هۆی توژبوونی کەسەکە بە کۆرۆنا نەک خۆپارێزیی چکەوەکۆی بینین ڕۆژانە لە مەرزەکانی باشماق و ئەو شوشمێ و ئەو شوێنانە و ماسکێکی زۆرێت بەبێ بە کوالیتی کۆنتترۆڵات تێپەڕ بەڵگە چیە بۆ قسەکانت کەوە لە ئێرانە بە قاچاقێت؟ لە بازارەکانە هەیە لە بازارەکانزانی بە قاچاق هاتووە؟ نەنا ئاخە سەیریکە بۆ منە ئیسە ئێمە کارگەیەکین لێرە ئیشەکەین یا کۆمپانیایە کە ماسکێنێ مۆڵەتی هەیە و ئەو کەسانی کە بەپی مۆڵەتەکە ژمارە مۆڵەتی لەسرە ژمارە کات و بەرواری لەسەر کەم ماسکە هیچی لەسەر نییە.
لە ڕێگای گەڕانەوەدا بۆ سلەیمانی چووینە گۆڕستانی کۆچکردوانی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا ئەو دەمەی ئێمە چوین ڕۆژی هەینی بوو بە گوڵی سەرچەند گۆڕێکدا دەردەکەوت کە تازا کە سوکارەکانیان سەردانی گۆڕستانەکەیان کردبێ چەند کەسێکی دیکەش کە گومان بۆ ئەوە دەچێ بەهۆی کۆرۆناوە گیانیان لەدەستدا بێ لە پزیشکی دادین بۆ ئەوەی ئەنجامی پشکنینەکان ڕوونتر بێتەوە لێرە چەند گۆڕێکی دیکەش ئامادەکراون جێگری بەڕاوبەری گشتی تەندروستی سلێمانی کە لە هەمان کاتدا سەرۆکی تیمی بە خاکسپاردنی کۆچکردوانی کۆرۆنایە بۆ ئەوەی بە تەواوی دڵنیا ببنەوە لە ناسینەوەی گۆڕی کەسەکان هاتوونەتە گۆڕستانەکە گفتوگۆی لەگەڵ ئەنجامەدەم لە گفتوگۆکانمانەوە دەرکەوت کە زیادبوونی ڕێژەی مردن بە کۆرۆنا وای کردووە هاوڵاتیان لە ئێستادا زیاتر پابەندی ڕێنماییەکان بن هۆشیاری تاکە زامنی خۆپاراستن تاکە زامنی سەرکەوتنەوە سەر ڤایرۆسەکەدا ڤایرۆسێکە کە بەڕاستی هیچ توێژەکان ناناسیە ڤایرۆسەکە تەمەنیش ناناسێ 36 ساڵمان هەیە 45 ساڵ هەیە لێرە توێژێک ناناسیە ئێستا چێمە لە گۆڕستانەکان لەوە چەمتی توێژەکانی تێدا بێ بۆیە داواکارم لە هاوڵاتیان تا پابند بن بە ڕێنماییەکان ئێمە سەرکەوتو دەبین بەسەر ڤایرۆسە وە دڵنیایشان دەکەمەوە هەر ئەوەی تاکە سەرکەوتن تاجی سەرکەوتن بخێنە سەری بریتە لەبوونی هاوڵاتیان چونکە هاوڵاتیان پاڵەوانی سەرکەوتنی شەڕەکەن بۆچیانی کانگلی یەکەن و هێشتا پێیان وایە کە بەشێک لە ئازیزانیان بە کۆرۆنا گیانی لەدەست نەیاون و خۆشی درێژخانی دیکەی هەبووە ئێمە هەر لە هەوڵە وتومانە ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە ئەو کەسانی کە تەمەنیان لە حەوکشان و لە سەروی شەڵسەکانە دەبێت لە هەموو کەسێ زیاتر خۆپارێزی بکەن چونکە تەبیعەتی بوونی ڤایرۆسەکە وادایە ئەوەنەی تەئسیر لە بوونی ئەوان دەکات چون لە بەروی مەناعی جسمیان ضعیفتر و لاواترە بۆیە ئەلحەمد لە گەنجەکان زیاتر تەحملی دەکەن ئەو شتێکی زانستیە و ئەمە نەکو لە کوردستانە شەرمی لێنیە لە سەتاسەری هەموو جیهانەوە کەواتە ئەو قسێتەوە لە 95 بوونەوە تو هەشت ئەوانە نەخۆشی درێژخانیان هەبوو ڤایرۆسەکە هۆکارێک بۆ کورتبوونەوەی تەمەنیان بەتەکید هەموو دکتۆرە پسپۆڕەکان بەڵێوە دەفەن زانیاری ئەوم دەستکەوتکەوە لە سلێمانی و چەمچەماڵ بەهۆی نەبوونی پلازمای خوێنی ئەو کەسانی کە لە ڤایرۆسەکە چاکبوونەتەوە دوو کەس گیانیان لەدەست داوە دەچینە بانکی سەرەکی خوێن لە سلێمانی لێرە هیچ پلازمایەکی خوێنی ئەو کەسانەی چاک بوونەتەوە لە کۆرۆنا نەبوو بەڵام خوێنبەخشینی ئاسایی بوونی هەیە هەموو جۆرە پلازمایەکی خوێنی کەسانی ئاسایی هەیە و هیچ گرفتێک بوونی نییە. باشە کە پلازمای چاکبوونی کۆرۆنامان نییە کێشەی پلازمای دیکەتان بە هیچ جۆرێ کێشەی پلازمای ترمان نییە ئەمە مجەمیدەیە کە پڕە لە ئەیبیزاید و ئۆزاید ئەمە هەمی ئەیبیزاید و ئۆزائیدە ئەمەش لێرە مجەمیدەیەکی ترمان هەیە هەر پڕە بیزاید و ئەیزایدە ئەمەش لێرە پڕە کێشەیەکی نییە پێویستیان بە پلازما حەزەکە پێویستی بە 100 بتڵ پلازما بێ ئێمە ئەیێنێ لە هەموو جۆرەکان ئەمەش مجەمیدەیەکی ترە کە پلازما و کرایەشی تایە هەر ئەلێرایە مجەمیدەیەکی کەشمان هەیە لە دەرەوە لەوێش هیچ کێشەیەکی نییە. زەنگی تەلەفۆنێک هات لە یەکێک لە نەخۆشخانەکانی تایبەتکرا و بە توشبوانی کۆرۆنا داوای پلازمای کەسی چاکبەوە دەکرێت. چەند کەس پێویستی بەوەیە؟ دە کەس زیاد پێویستی. دە کەس ینی نەخۆشی کۆرۆنا پێویستیان بە پلازمای خوێنی چاکبەوەکانە. نیتان ئەم دەقێنیمانە. ئەم دەقێنیمان دکتۆر داوایەکەم دکتۆر لە خستخانە داوایەکەم دانیش نیۆڕۆژێکی خستەخانی سەرچناوە پێویستیان پێویستی نیەتی دانیش کەس بەڵێ هیچ نیمە ئێمەش نیمانە لێت چی بکەیت دەسە خەڵک نایە ئەجینە خەڵک نایە ئەرەوەڵا خەڵک بێ زۆر احتیاجیە دڵنیا بە یەک قەترەی لێبێ ئێمە ئاگادارتانەکەین بۆ چیمانە کاکە بەس ئێمە داوا ئەکەین لە هاوڵاتیان لەو کەسانی کە تووشی و ڤایرۆسە بوون هەر ئاحتیاجیە وەکو بتڵێک خوێن وایە ئەم پلازمایە ئەوە نەبێتەوە لەو بتڵە خوێنە ئەیەی تو ئاحتیاجی پلازماکەی لێ جیاکرێتەوانێ هیچ خطورەتێکی نییە هیچ مشکلەیەکی نییە. یەک لەو کارانەی کە شانازی پێوەکرێت لە کوردەواری خۆمانە لە ئێستا و لە ڕابردووە ئەو بۆ کە لە کوردەواریە خوێن فرۆشتن نەبووە زۆر دەگمەن بووە یعنی هەر کەسێک هەر بە ڕێزێک پێویستی بە خوێن ببوایە یەک ئاگاداری یاخود بانگاوازێکی بۆ کردایە ئەم مەڵبەندی یاخود بنکەی بەخشینی خوێنە
بەدەیان خەڵکاتن ئامادە بوون خوێن ببەخشن. وەگەوترێ هەڵوێستی مەردانە هەڵوێستێکی زۆر جوان هەبوو بۆ منە خەڵکە بۆ نەیزانی ئەو کەسی نەخۆشە چیە هاتوو خوێنی بۆ داوە. بەڵام من وەکو داواکاریەک داوا لەو بەڕێزاناکەم کە توشببووی کۆرۆنان خی گەورە شیفای داون ئێستا باش بوونەتەوە بە پێی سەررجەم ئەو بڵین پشکنینانی بۆیان نەکرێن نەخۆشەکەیان نەماوە کە داوایان لێ ئەکرێ پلازما بدەن کارێکی زۆر زۆر گەورە و پیرۆزە هاتوۆتە ڕێیان لەبەرۆی هەمومان نەزانین بە پێی ئەو نەسی کە ئەفەرمێ فەکەئەنەمە ئەحیا الناس جەمیعا یعنی ئێمە گەر بتوانین یەک تاکێک لە مردن ڕزگار بکەین وەکو چیمان کرد وەکو وایە سەر زەویمان ژیانی بێتەوە یاخود لە مردن ڕزگارمان کرد بێ وەخوا نەخواستە بە پێچەوانەشەوە ئەگەر ببینە هۆکاری مردنی کەسێک ینی بۆ منە من پێویستەکە پلازمای بدەمێ بەڵام نەیبەخشم دوای ئەوە کە ئەجەلی شێهات بێ بمرێ پێدەچێ من یەکێک بوون لەو کەسانەی کە تاوانەکات بێتە ئەستۆم لەبەری ئەو کەسم لە مردن ڕزگارن. ئەگەرچی تا ئەم ساتە زیاتر لە 600 کەس لە هەرێمی کوردستان لە ڤایرۆسی کۆرۆنا چاک بوونەتەوە بەڵام دەستکەوتنی پلازمای ئەم کەسانە ئاستەنگی دروست کردووە بەشێکی زۆریان ئامادەنین بیبەخشن. خوێن ئەگەرچی گرفتە بەڵام لە سلەیمانی ئۆکسسیجین و هەوا لە ناو شوێنێکی پڕگرفتدا بێکێشە ڕۆژانە لەلایەن 7 کارمەندەوە بەرهەم دەهێنرێ کە هەر یەکەیان بەبێ پشودان زیاتر لە 12 کاتژمێر کاریان پێدەکرێ. پرۆگرامی بنکۆڵ زانیوێتی کە ئەم بینا و کارگەیی مۆدێلی کارکردنەکەی بۆ ساڵی 2001 دەگەڕێتەوە و لە ساڵی 2010ەوە بەردەوام کاری دێدەکرێ 4 ساڵ دواتر و لە 2012 و چەند ساڵێکی دوای 2012ش داوای فەرمی بەرزکراوەتەوە بۆ نۆژەنکردنەوە و دروستکردنی بینای دیکە بەڵام هیچ وەڵامێک وەرنەگیراوە. لە ئێستاشدا پارە بۆ کارپێکردنەوەی لە 175 کارگەکە تەرخان کراوە بەڵام وا دیارە پستۆنەکانی هەندێک لە ئامێرەکان کە پێویستە لە ئەمریکاوە بهێنرێت ئاستەنگی دروست کردووە. ئێرە تاکە کارکی بەرەمێنانی ئۆکسسیجینی پزیشکیە لە سلەیمانی لە کاکشۆڕشە پرسم سڵاوت دەبێ لە سەدا چەندی کارگەکەتان کارەکە ئەگەر هەنێک وردەکاریم لەسەرم کارگەی پێ بڵێ لە ساڵ 25 کارەکەی ئێستا کارەکە و ساڵ 75 لە کارکەوت زۆر باشە. ساڵی چەند دامەزرا؟ کارگەی لە مانگیەکی ساڵی 2008ەوە دامەزراوە. زۆر باشە. ئیشکالەکانی چین کەوای کردو لە ساڵ 75 ئیش نەکات؟ یەکەم تەمەنی کارگەکەیە دەمێکەمە ماوەی سیان ساڵم کارگەی ئیشەکە عمری افترازی تەواو بۆ بەڕاستی پێویستی بۆیە تعمیلیشی باش بکرێتەوە و پێویستی ماوەی احتیاطی هەیە بۆی بتوانین کارەکەی ئیش بکەین. زۆر باشە. منەوەی زانێریم دەستکەوتەوەتری هەندێک لە بتڵەکان بەهۆی ژەنگگرتنەوە و هەندێکیشیان وا دروستکراون بۆ 300 کاتژمێر کار بکەن بەڵام 2-3 ساڵە ئیشی پێکرێ قسەم بۆ بکە جدیەوە وایە کارەکە نەخێر لەکوێن زانێریی وا هەیە تا چەنە هەڵەیە شتیوانی ئەم بتڵانە هەمووی ئێستا هەمووی تازەن بتڵانێ بەڵی کۆن نین یعنی تا هیچی ژەنگگرتو بەکار نایێت. ژەنگگرتوەکانەوانی کە ژەنگگرتون بە دیوی دەروی ژەنگی گرتووە. ئەو زانێرە ڕاستە کە تەنها 7 کارمەندتان هەیە ڕۆژانە کارەکەن؟ بەڵێ بە 7 کارمەندەوە هەموو ڕۆژێ دەوامەکەین بە ئۆتۆڕەسپیەکان و جەژن و هەروەها بێتەوە لە 8 بەیانەوە بۆ 8 شەو ئێمەدەوە. یەکمان تەلەفۆن بۆ دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکومەتی هەرێمی کوردستانەکەم. وەزیری تەندروستی حکومەتی هەرێمی کوردستان لە پەیوەندیکی تەلەفۆنیدا لەگەڵ بەرنامەی بنکۆڵ نیگەرانی خۆی نەشاردەوە لەوەی مزایەدە بە کارگەی ئۆکسسیجینەکەی سلێمانیەوە کراوە. وتیشی هیچ کاتێک لە کابینی نوێمی حکومەتی هەرێمی کوردستاندا کێشەی پارەیان نەبووە بۆ چارەسەری ئەو کارگەیە. دکتۆر لەناو بەرنامەیەکم لەو کارگەی ئۆکسسیجینی سلێمانی ئەڵێن تەنها 26 میلیۆن دینارمان پێویستە کارگەی ئۆکسسیجینی پزیشکی. پارە نییە نامە بەس پارەی تو حاڵی دوێت طلع بڕۆ مقابلی لەگە بکە. دوو 26 بەس بێک بێت چایکاتەوە. ئەها یعنی کێشەکە لە پارە نییە. ماوادی احتیاطیە پستنی دەوێت لە ئەمریکا دێت ئۆردەرکرا دیزۆژی دەوێت کاگازات دابی لەمان تاکەبدان دەچێ لەمان دێنیت. دەچینە ئەو نەخۆشخانەی کە خێرخوازان دروستیان کرد. ئێرە نەخۆشخانەی ئاسایە بەڵام کارکردن تێیدا تەواو سەخت بووە. دەتوانای نەخۆشخانە و کارمەند و پزیشکەکان دەرچووە. هەر لەو کاتەی ئێمەش گەیشتوین لە ماوەی نیو کاتژمێردا 3 حاڵەتی پۆزتیڤی کۆرۆنا ڕووی کردوتە ئاسا بۆ چارەسەری ڤایرۆسێکی گران. ئێستا بینیمان کەسێکتان هێنا بۆ ئاسا.
ئەو کەسە چی جەنابەت بووە تا چەند دەکەوتەوە کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوو؟ ئەو کەسە خەسوومە مڕافقی خەزورم بوو لە خەستەخانی شۆڕش دوێنێ پێرە داغڵمان کرد حاڵەتێکی ئاسایی نەبوو شەکرەی بەرز بوو تەمەنیشی هەبوو بەداخەوە هێنامان لەوێ خستیان دکتۆرەکان هاتنە سەری والحاڵ ئۆکسسیجینیان بۆ هەڵواسی هەناسەیەکی تونی هەبوو بە حقت دوای 12 سعات دەتوانم بڵم نەک 24 سعات وەزعی تێکچوو بوو وەفاتی کرد و گیانی لە دەستدا خەزورم ئەمیش مرافقی ئەو بۆ خەسووم بەداخەوە ئیترکە وەختێک هاتن فەحسەیان کرد و سمپڵێکیان لێوەرگرت و هێنایان بۆ خەستەخانەی ئاسا نەتیجەکەی دوێنێ دەرچوو تیان گوایە بەداخەوە نەخۆشیەکە نەخۆشیێکی ئەم کۆرۆنایە بوو گیانی لە دەستدا بەهۆی ئەم نەخۆشیەوە بووە لە هەمان کاتیشا ئەمیش هەر عینش لە فەحسیان بۆ کرد خەسووم لەگەڵیا بوو نەتیجەی هەردووکیان دەرچووە بە خەزورت وەفاتی کرد دەرکەوت کە کۆرۆنا بوو خەسووشت ئێستا هەڵگری کۆرۆنا بە حکومی بەرکەوتەی هەبوو لەگەڵیا بەڕێوەبەر و بەشێک لە پزیشک و کارمەندانی ئەم نەخۆشخانەیە خۆیان کەرەنتینە کردووە هیانە چەند هەفتەیەکە ماڵ و خێزانەکەیشی نەبینیوە ئێمە لە 21 مانگی پێشوو کە مانگی پێنجەکات بە بەرداوامی کەلۆتەکە بە تاواتی لەسەر ئێمە زیای کردووە ئەمڕۆ یانزەی شەش لە 21 مانگەوە نەڕۆشتێتەوە ماڵەوەت نەبینیوە هەر لە ڕێ ڤیدیۆ کۆڵ و ئۆنلاین قساکە تەلەفۆن و بیریان ناکەی بێتاقەت دنینەوان بەدڵنیایی بۆچی ناڕۆیتەوە مەجالت نییەیان ترسی دەگە خۆتە ڤایرۆسەکە ببیتەوە لەبەر هەردوو هۆکارەکە بەڕاستی هەم لەبەر کەمیم کاتەکە چووکە بەڕاستی نەخۆشەکان زۆر هیلاکن و پێیسان بە مانەوەی ئێمێ بە بەردامی لە نەخۆشخانە دوو هەمەنیش لەبەرەوەی کە گومانی ئەومان هەیە بەسەر بۆ ئێمە ڤایرۆسەکە هەڵگرمی بینەوە ماڵەوە کە سوکاری خۆمان بەردەوام ئەبێ بۆ شێ بمێنەوە ئەوە فەقیر ئەوە وەزغ ماندوو نەبن چەند کاتژمێرە بێ ئەوا بن دکتۆر وەڵای لەوان زۆربیان لە 8 بۆ 10 کاتژمێر لە ژوورەوە 2 کاتژمێر بەو شێوە ئەمان وازان ئەمان زیاتریش لەوانێت 16 کاتژمێریشەکە ئەم دوانێ ماندوو نەبن ڕێزمان هەیە لەماوەی نیو کاتژمێرەکە ئێمە لێرین سێ نەخۆشیان هێناوە ئەمە فشارێکی زۆر نییە لۆدێکی زۆر نییە هەموو حسابمان کردووە ئێستا هەموو دەدەقەیەک و هەموو 5 بۆ دەدەقە نەخۆشی تازەیەت هەموو 5 بۆ دەدەقەیەک مەڵتەکە ڕۆژ بە ڕۆژ حاڵەتی قورسی ژیان ئەجا ئێمەش کێشەمان ئەوەیە کارمەندەکانمان خەریکە یەکێک بن ئێستا مەسەڵەن ئەگەر لە سنەی حالەتەکانە گوێم لە ژوورەوە بێچەکان داوای ئیسعافی بکەن خێران فڵان کەسە فڵان شوێنەوە بێنە ئێرە نە ئیسعافمان فریاکە خەریکە نە کارمەندمان فریاکە یانە پزیشکمان ئێمە خەڵکیشمان لێ هەڵەوەرێکاکە تاکو ئێستا ئێمە نزیکی 6 پزیشکمان تووشی کۆرۆنا بووە لە دەستگای تەندروستی لەگەڵ نزیکی 8 کارمەندیشمان ئەمانە ڕاستیەکانن خەڵک ناترسێنە دکتۆرە قسانە هەچەنە ڕێ لە ڕاستی هەر ناگیرە ناشارێتەوە وڵای ئەگەر ئیتر خۆ قسەوکە هۆشداری بین بە خەڵکی کە خۆتان بپارێزن هەچ کەسێک باوەڕی بەوەنی ئەتوانێت بێن نی ساعت بە سەری ئێرەکان سەری تەفریاکەوتنەکانمان کە بزانێمە چ وەزعێکمانێ بە تایبەتیش ئێستا بۆنی مانگرتنی هەر بەشێک لە پزیشک و کارمەندانی ئەم شوێنەوە زۆری سلێمانیەوە ئێمە وەکو نەخۆشخانەی شۆڕ فریاکەوتنەکەش فریا ناکەوێت گەبڕۆمە پێشەوە سەریی بکەین ئێستا مە لەبەر دەگەش خێمەیەکمان داناوە ینی بەڕاستی قورسە ئیشەکە بۆ ئێمە ئەوەی کە هەیە ئێمە خەریکە کارمەند و پزیشکەکانیشمان خەریکە تووشی کۆلابسە بوون ینی هیلاک بوون ینی تۆ ڕۆژیش 12 کاتژمێر لە ژوورەوە بیبووج لە گەرمانەوە لەم کاتەیە مەسەن بەردەوامیش لەگەڵ نەخۆش شابێتولانێ نەخۆشەکەش جارجار گلەیەکش لەکا بڵێ بۆ زوو نهاتیت و بۆ ئەوت نەکرد بەبێ هیچ بەرامبەرێکیشان ئێمان هیچ شتێکیان نییە هیچ شتێکی زیایان لەگەڵ هیچ شوێنێکی تران نییە ئەگە سێریکە خۆی کاروباری کۆرۆنا بە گشتی بە شێوەیەک لە شێوەکان هەرکی تەندروستی گشتی مەدەنیە ئێمە تەندروستی پێشمەرگەین و ئەو کارمەند و پزیشکانش لێرە بەر 24 ساعت ئەو خەریکە و ئیشن بەڕاستی من دەستخۆشیان لێکم زانیار بەهادین پسپۆری مایکرۆبایۆلۆژیە لێرە لە ئاسا لە ناو ڤایرۆسەکەدا دەژی لە 24 کاتژمێردا وەک خۆی دەڵێت نزیکەی 15 کاتژمێر کار دەکات باز لەوە دەکا کە چیرۆشی کەسانێکیان هەبووە بەهۆی دەستنەکەوتنی پلازماوە گیانی سپاردووە هەنێکیان زۆر باشن کە پەیوەندیان پێواکەین تەبانیمە ناونیشان شتەکانیمان لەلای کەچکە پێشتر لە لای خۆمان بوون کە پەیوەندیان پێواکەین زوربیان ئامادەنین وەگەر ببینی ئەم چەند ڕۆژە ڕاستە ژماری توش بووان و ژماری ئەوانەی کە حاڵەتی تەندروستیان ناجێگیری زیادی کردووە بە مقابلی کەسی چابۆکان نیە بەڵام بەداخەوە زوربیان لە چاکبۆکان ئامادەنین ئەگەر پلازما بڵێت چی بەسەریت هیچی بەسەر نایەت بگریا ئەسڵەنەوە جگە لەوەی کە ئەمە سوودێک ئەگەیەنێ بە چەند کەسێکی کە توش بووە پێی باش بێ نەخۆ هیچ شتێکی لێنە هیچ شتێکی لێنە یعنی ئێمە ئەوە ڕۆژانە پلازمایان بۆ وەرەگرین پلازما شیکاریەکەین و کە حازرێکی ئاماداکرێبوونەوە ئەو نەخۆشانەی کە توش بوون بەڵاستی سەرنجەکە لەسەرەوەی ئەگەر ئەوانەی کەسە چاک بوونەتەوە خۆیان نەخۆش بوون و خۆیان بخەنە جێ ئەو نەخۆشانی کەسە لە ئاسان لە شوێنەکانی دیکەن ئەبێت چه هەستێکیان هەبێت کە ئەوان پێویستیان بە پلازمای ئێوەیە
ئەمە پەیامێکی مرۆییە هیچ کە زۆریشیان لێ ناکەوانەیە کاک زانێر تەنها ئیشێکی مرۆڤ دۆستیە هەر بۆ نمونە بیهێنموانێ من هاوڕێی کەسێکی هەم تاقیگەی خۆمان دووسێ ڕۆژێ پێش ئێستا لەبەر نەبوونی پلازما پەیوەندی بە ئێمەوە کرد ئێمە پلازامان حاضر کردبووە نەخۆشەکانی خۆمان بەڵام شکر ئەو نەخۆشیەوەمان حاضر کرد و تەندروستی باش بوو بۆیە یامان بە لەبەرێک دەست کەسی کەمان دەست ناکەوت یامان بەو کەسی کە پێویستی و بەس بەداخەوە لە ماوەی 2 ڕۆژە وەفاتی کرد. ئەگەرچی بەشێکی زۆری وڵاتە ئەوروپیەکان بەهۆی کۆرۆناوە بە تەواوی جیرۆ دەبوون بەڵام لە ئێستادا بەهۆی پابەندبوونی هاوڵاتیانەوە ژماری توشبووان و ژیان لە دەستدان کەمتر بۆتەوە. ئەمانە دیمەنەکانی بەشێک لە شاری دۆسڵدۆرفە لە ئەڵمانیا لە سەرەتای مانگی سێوە تا ئەم ساتە لە ئەڵمانیا زیاتر لە 8,000 کەس بەهۆی کۆرۆناوی گیانی لەدەستدا. ئەمەوێ بزانم چۆن و بە چ شێوازێک لە ئێستادا دۆخی کۆرۆنا لە ئەڵمانیا بەرەو کۆنتترۆل دەڕوات. سپاس بۆ خواوەشتی دیسلدۆف بەو شارەی کەملی ئەشم لە ڕووی ڤایرۆسی کۆرۆناوە تا ڕادەیە کۆنتترۆل کراوە سپاس بۆخوا بازارەکان هەر لە پێش کەرنتینەوە کراوە بوون بەڵام ئیجباری بووە کە بە ماسک 2 مەتر بینی کەسەکان هەبێت هەر بەردەرگایەکی زیاتر لەو کەسانەی کە لە ئاڵدی لە سۆپەرمارکێتەکان دوکانی شتومەکی خواردەمەنی کە شت ئەکڕن ئیجباری بووە کە ماسک بکەن بەڵام دووری نێوانیان 2 مەتر هۆکاری سەرکەوتنی ئەڵمانیا تا ئەم حەدەیە تا ئەم بەروارەی کە من لەگەڵ جەنابتا قسە یەکەم خۆپارێزیە بە ماسک و بە 2 مەتر دووری لە یەک. قەرەباڵغی دروست ناکرێونەی تۆ لەو شارەی خۆت ئەیبینیت لە دوسڵدۆرف لە بڕنە داوەت ڕێکخستن پرسەدانان ئێمە خۆم شخصی بەڵگەم لایەکە ئاگدار کراینێتەوە لە ڕێگەی نامەوە کە لەم حاڵەتی ئەم کۆرۆنایە حتا لەگەڵ کەسوکارمانە کەمتر تێکەڵاویمان هەبێت. بەهۆی بەرزی نرخ و خراپی کواڵێتیەوە لە ماوەی چەند ڕۆژێکدا لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی زیاتر لە 15 شوێنیان داخستووە 2 شوێنیش دراون بە دادگا. توشبوونمان زیاتر بێت مردنیشمان زیاکات بەداخەوە ئەگەر وەزعەکە ئاوا بڕوا زیاتر خەڵک تووشە بێت و مردنی زیاترە بێت و ئەو کاتە مەجال نابێ مردوەکانیش بنێژین لە یەک ڕۆژە شەڵا ناگابەوە بەداخەوە ینی زۆر باشە دکتۆر من پێم بڵێ سە خەڵکی گوێ لێ مێڵن نمونونەکانم پێ بڵێن جەنابتان چەند شوێنتان هەم داخستووە کوێتان ناوە بە دادگا ئایا پسڵی سەرپێچیتان کردووە گە بەژمارە و بە نزیکەیش پێم بڵێ بۆی خەڵکی لێمان تێبگا کامە ئیشەکانی جەنابتان بۆ لەم چەند ڕۆژی پێش. بەڵێ ئێمە هەر لە جەژنەوە کە کەرنتینەکە ڕاگەیەنرات لیژنەکەمان زۆر بە چڵتر و زیاتر گەڕاون بەسەر شوێنەکانە ئێمە دکمان بەوە کردبوو کە هەنێک کەس هەڵەستن بە گرانکردنی ئەم شتانە کوچکە وەزعەکە بەرەو خراپتر ڕۆشتووە خەڵک زیاتر پێویستی بە دەستکێش و دەمامکە لە ماوەی ئەم هەفتەی پێشوە زیاد لە 30 بۆ 40 سەردان کراوە تەنها دوێنێ 15 شوێن داخراوە لەبەرەوەی سەرپێچیان کردووە بەڵێ ئەمە داوای پسوڵەمان لێ کردوون داوامان لێ کردوون زانین لە کێ کڕیانە بە چەندیان کڕیەوە بە چەندی فرۆشن گەدار مێ بۆمەوەی هەفتێکدایەنەخەن بەڵام هەر شەوی دواتە تەلەفۆنتان بۆکەن دکتۆر کاردەوە بەیانی بۆمان ناکەنەوە تەکلیفتان لێکەن فشارتان سەردانێن ئەمە وایە؟ بەڵێ بەتاکی ڕۆژانە ژمارەیەکی زۆر کەس تەلەفۆنمان بۆکەن لەبەرەوەی ئەو کەسانە سەرپێچیان کردووە عقوبە دراون ئەوانیش داوامان لێکن کە ئەو غەرام و عقوبەیان لەسەر لاوێن ئێمەش ناتوانین. بەهۆی نەدۆزینەوەی ڤاکسینی کۆرۆنا پلازمای خوێن لە بەشێکی زۆر لە وڵاتانی جیهان و هەرێمی کوردستانیش بۆ چارەسەری توشبوونی ڤایرۆسەکە بەکاردەهێنرێ پلازمای خوێنی ئەوانەی لە کۆرۆنا چاکبوونەتەوە پێکهاتەی دژە ڤایرۆسی کۆرۆنای تێدایە کە بەرگری لەشی مرۆڤ دژی ڤایرۆسەکە بەهێزتر دەکات ئەوانەی کە لە نەخۆشخانە کەوتون هاوکاریان دەکات کە بەسەر ڤایرۆسەکەدا زاڵ ببن بەکارهێنانی پلازمای خوێن چارەسەرێکی نوێ نییە لە سەردەمی بڵاوبوونەوەی ئەنفلۆنزەی ئیسپانی لە ساڵی 1970 و هەروەها چارەسەرکردنی توشبوونی هەردوو ڤایرۆسی ئیبۆلا و سارس بەکارهێنراوە. ئەگەرچی لەم پرۆگرامەدا باس لەوە کراکە ژێرخانی تەندروستی هەرێمی کوردستان پێویستی بە دووبارە ڕێخستنەوە هەیە لە هەمان کاتدا کۆمەڵێک لەو نمونانە باس کران کە پێویستیان بە چاکردن و نۆژەنکردنەوە و ئیش بۆکردنی خێرا هەیە لە هەمان کاتیژاوە ناشاردێتەوە لە نەخۆشخانەی ئاساوە گوێبیستی بووم کە پلازمای نەخۆشانی ڤایرۆسی کۆرۆنایان پێویستە تکایە خەڵکانێک کە چاک بۆون و 14 ڕۆژ تێپەڕیوە بابێن
پلازماکە ببەخشن بەڵام تا ئەم ساتە بەدەمەوە هاتنەکە وەک پێویست نییە هەر بۆیە زۆر جار گلەیەکان تەنها بۆ حکوومەت و دەسەڵاتداران نین هەنجار هەوڵاتیان نیشن کە ئاوکاری یەکتر ناکەن تا بەرنامێکی دیکە هەموو لایەک لە خۆشی یابن خواتان لەگەڵ